بەڵام بە قسەکردنی زیاتر لەبارەی گرنگی کۆڕبەندی داڤۆس و بەشداریکردنی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی یاریمی کوردستان لەو کۆڕبەندە میوانمان دەبێت لە سلێمانی و بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف نووسەر و چاودێری سیاسی لەگەڵمان دەبێت لەگەڵ بەڕێزان گفتوگۆی زیاترەکەین. بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف سڵاوتان لێبێتۆم کاتتان باش. کۆڕبەندی ئابووری داڤۆس لەژێر ناوی وەکەڵێن جیهانێکی پەرتەوازە یاخود پارچە پارچە. داڤۆس دەتوانێت چی بۆ پەرتەوازەی و پارچە پارچەبوونی جیهان بکە؟ سپاس بۆ ئەم دەرفەتە، سڵاو لە ئێوەی بەڕێز و بینەرانی ئازیز. لە ڕاستیە بۆ کورد وەک حکوومەتی هەرێمی کوردستان وەک ئەکتەرێکی نادەوڵەتی چەند ساڵێکە کە دەست و پەنجەی نەرمە لەگەڵ ڕێکخراوە بیانیە ئابووریە جیهانیەکان، بە تایبەتی بەشداریکردنی کارای حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانس و کۆڕبەندی داڤۆس گرنگی لە ڕادە بەدەری هەیە بۆ سەرپێخستنی ئەو ئابووریە تازەکارەی کە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستانە قسە و باس و دیالۆجی جددی لەبارەوە ئەکرێ. بە تایبەتی چەند ساڵێکە خۆتان ئەزانن هەرێمی کوردستان لە ڕێی هەناردەکردنی نەوت و گازی سروشتیەوە بووەتە جێگای گرنگی پێدانی وڵاتە پیشەسازیە گەورەکانی جیهان، بە تایبەتی وڵاتە ئەوروپیەکان کە ئێستا زۆر ئاتاجیان بە نەوت و گازی سروشتی هەرێمی کوردستان هەیە. بۆیە لە ئێستادا ئەم ساڵ داڤۆس بۆ کورد وەک سۆبێتێکی نێودەوڵەتی لە ناو زیاتر لە 2000 بۆ 3000 فیگەر و سەرکردەی باڵای جیهانی کە ڕۆڵ و کاریگەریەکی لە ڕادە بەدەریان هەیە لە کاریگەری دانان لەسەر پێشخستنی ئابووری و گەشەسەندنی پیشەسازی لە جیهانە گرنگی خۆی هەیە، چونکە کوردیش وەکووتم ئەتوانێت لەو کۆڕبەندە بە شوێن بەرژەوەندیەکانی خۆیەوە بڕوات، چونکە کۆڕبەندەکە تەنها بۆ گفتوگۆی سیاسی و با بڵێن ئارگۆمنت نییە لە نێوان لایەنە سیاسی و ئابووریەکانی جیهانیە، بەڵکو ئەتوانم بڵێم لە ئێستادا گەڕانە بۆ دۆزینەوەی دەستی بیانی و هێنانی بۆ هەرێمی کوردستان دەرفەتی زیاتر بۆ ئاڵوگۆڕی ئەو وەبەرهێنانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان، و ئەمە پێویستی بە وردبوونەوە و پێویستی بە دیالۆگی چڕ هەیە لەگەڵ هەریەکە لەو وڵات و کۆمپانیا و ڕێکخراوانەی کە لە داڤوس لە 4 ڕۆژی ئایندا بەشداریەکە. بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف، تۆ باست لەوە کرد کە بۆ هەرێمی کوردستان گرنگە و پێویستە هەرێمی کوردستان بەرژەوەندی هەیە لەوێ. ئەوان چ بەرژەوەندیی خۆیان لە هەرێمی کوردستان ئابینن کە هەرێمی کوردستان بانگێشتەکەن و سەرۆکوەزیران دەچێتە ئەوێ، ئەوان چۆن لە هەرێمی کوردستان دەڕوانن وەکو تۆڵی کە ئەکتەریشی نادەوڵەتیشە؟ بەو پێی وەکووتم هەرێمی کوردستان چەند ساڵێکە لە ڕێگەی سەرچاوەکانی وزە و سامانی نەوتی و سامانی کانزا و گازە سروشتیەکەیەوە کە ڕوبەڕووی وڵاتە گەورەکانی ئەکاتەوە. داڤۆس بۆ گەلی کورد و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکەی تەنها لەوانیە وەکووتم تەنها بۆ دیالۆگێکی میدیایی بێ لە نێوان هێز و لایەنە ئابووری و سیاسیەکانی جیهان و ئەو کارکتەرە گەورانی کە ئێستا بەشدارن لە داڤۆسدا. بەشێکی میتینگی ئابووری و میتینگی نەوتی و سیاسیە تێکەڵ کراوە بە یەک. حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا زۆر پێویستی بەوەیە کە نەوتەکەی کە هەناردەی دەرەوەکە بە شێوەیەکی فەرمی بیناسێنێ بەو وڵاتانەی کە قەدرزانیان هەیە بۆ گاز و نەوت و ئەو سەرچاوە سروشتیانەی کە ئەوان نیانە. لە ئێستاشدا کە جەنگی ئۆکراین چەند ساڵێکە کە بەرەوکی جیهانی گرتووە، کۆڕبەندی ئابووری جیهانی لە داڤۆس خوازیارن بە شێوەیەک لە شێوەکان ئەو وڵاتە پەرتبووانەی کە ئێستا کە داڤۆس خۆی ئیش لەسەر یەخستنەوەی گوتاری ئەو وڵاتانە ئەکا، ئەوێت هەموو ئەو وڵاتانەی کە سەرچاوی سروشتی گاز و با بڵێن نەوت و یا با بڵێن بەرهەمە کشت و کاڵیەکانی تیا
سەری هەڵاوە بتوانن بە شێوەیەک لە شێوەکان بیهێنە ناو چوارچێوەیەکی فەرمی بۆ ئەوەی لە داهاتوە سوودی لێوەربگرن. گەلی کورد لەمەیانە وەکووتم وەکو ئەکتەرێکی نادەوڵەتی پێویستی بەوە هەیە لە ڕێگەی هەناردەکردنی بەرهەمە هەم نەوتیەکان هەم نانەوتیەکان ئەوەی کە پێوترێ بەرهەمە کشت و کاڵەکان بە تایبەتی خۆتان نەزانن لە ساڵانی ڕابردووە هەرێمی کوردستان لە هەناردەکردنی هەنار بۆ نمونە لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوە توانی تا ڕادەیەک ئەو مەسجە بگەێنێ کە هەرێمی کوردستان تەنها سەرزەمینێک نییە بۆ هەناردەکردنی نەوت و گازی سروشتی بەڵکو چەندین سامانی دیکە هەیە لە کە هەرێمی کوردستانە وەکو ئابووری هەمەچەشن ئەکرێ سەیری بکەیت کە ئەمە دەکرێت لە داهاتوە هەرێمی کوردستان وەک وێزگەیەکی چارەنووساز بۆ وڵاتە ئەوروپی و ڕۆژاوایەکان سیر بکرێت. بەڵام ئەمە پێویستی بەوەیە کە بە ئەجێندا و بە گوتارێکی جددیەوە مامەڵە لەسەر ئەم کەیسانە بکرێ چونکە خۆتان نەزانن ئێمە لە هەرێمی کوردستان دەورە دراوین بە کۆمەڵێک وڵاتی ئیقلیمی کە چاویان هەڵنایە بۆ گەشە سندنە ئابووریە فراوانەی کە لە چەند ساڵی ڕابردووە لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر برێوی سندووە بە تایبەتی وڵاتانی وەکو کۆماری ئیسلامی ئێران و تورکیا و چەندین دەوڵەتی ترکە لە ناوچەکە هەن هەرچەندە نەوتەکە بە قەڵەمڕەوی ئەوانە تێ ئەپەڕێ بۆ وڵاتە ئەوروپیەکان بەڵام گەلی کورد بە تایبەتی ئەجێندای حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم ئەجێندا نەوتی و ئەم ئەجێندا ئابووریە بخاتە خزمەتی ئەجێندا سیاسی و نەتەوەی و نیشتیمانیەکەیەوە. بەڵێ تۆ باس لەوە کرد هەندێک کات وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستان چاویان بە گەشەی ئابووری هەرێمی کوردستان هەڵنایەت بێگومان ئەگەر ئارامی و ئاسایش نەبێت گەشەی ئابووری دروست نابێت. بۆ چاویان پێی هەڵنایە کاتێک وڵاتێک لە تەنیشتەوانە گەشەی ئابووری هەبێ لەژێر بارودۆخێکی ئەمن و ئاسایشە کە ئەمن و ئاسایشی ئەوانشی پێوە بەندە. ئەوان هەموو گەشە سندنێکی ئابووری یا با بڵێن یەدەگی نەختینەیی هەرێمی کوردستان بە فاکتەرێک ئەبینن بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی لە ئایندا و بێگومان فاکتەری ئابووری و هێزی نەوت یا با بڵێن کارتی نەوت لە جیهانە بێگومان کاریگەری هەیە لەسەر دروستکردنی شیان و کەینونەی نەتەوەیی و دەوڵەت لەسەر تاسەری جیهانە. بەڵام هەرچەندە هەرێمی کوردستان لە چەندین دیداری نێودەوڵەتیە ئەوەی نەشاردۆتەوە کە بەڵێ ئێمە کارەکەین بۆ ئەوەی هەرێمەکەمان لە هەرێمێکی نیمچە دەوڵەتیەوە بگۆڕین بۆ دەوڵەتێکی فەرمی تەنانەت لە چوارچێوەی دەوڵەتی چۆک و عێراقا کە ئێستا هەرێمی کوردستان لە چوارچێوەی سیستەمێکی فیدرالیایە لەگەڵ حکوومەتی عێراقیە و تا ئێستا لەلایەن دەسەڵاتدارە یەک لە دوای یەکە سونی و شیعیەکان لە عێراقا دانی پیانەنراوەکو هەرێمێکی فیدرالی بەڵام ئەوە پەیوەندی بەوە هەیە کە بەڵێ ئەگەر هەرێمی کوردستان خاوەنی هەناردەکردنی نەوتی خۆی بێ خاوەنی یەدەگی احتیاتی و نەختینەیی خۆی بێ خاوەنی ئەو پەیوەندی دیبلۆماسیانە بێ لەگەڵ هەریەکە لە بانکی فیدرالی ئەمریکا لەگەڵ دەستەی وەبەرهێنانی بیانی کە ئەوەی تەحەکوم بە زۆرێک لەو وڵاتانەوە ئەکا کە خاوەنی نەوتن و زائیدەن سندوقی دراوی نێودەوڵەتی ئەوان ڕازی نابن هەرێمی کوردستان بەجیا و بە تەنیا لەگەڵ هەریەکە لەو ناوەندە زیندووە بازرگانی و نەوتیە جیهانیانە بکەونە گفتوگۆوە لەبەرەوە بۆیە بە مەترسی ئەزان لەبەرەوە ئەزانن کە هەرێمی کوردستان خاوەنی سامانێکی سروشتی گەورەیە و لە داهاتووە بە تەواوی ئەم گوتارە ئەم ئابووریە ئەخەنە خزمەتی دەوڵەتێکی فەرمی بۆ هەرێمی کوردستان لەبەرەوە بە هەموو شێوەیەک ئەوان دش ئەوەستنەوە لەگەڵ هەرێمی کوردستان و تا ڕادەیەکی زۆریش ئەتوانم بڵێم گیر و گرفتی سیاسی و سەربازیان دروست کردووە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەبێ هەرێمی کوردستان لە داهاتووە بە شێوەیەکی زۆر عەقڵانی و بە لۆجیک کۆنتڕۆڵی تەواوی ئەو کێشە و ئاریشانە بکاکە لە دەوروبەرەوە بۆی دروستەکرێت بە تایبەتی بەشداریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کۆنگرانەی وەکو کۆڕبەندی داڤوس بۆیە وتم گرنگی خۆی هەیە گرنگی هەیە لەو ڕوانگەی ئەبێ هەرێمی کوردستان بە تەواوی ڕوانگە و دید و با بڵێن ئەجەنداکانی خۆی پیشانی
ڕای گشتی با و وەکو میتینگێکی سیاسی دیبلۆماسی سەیری ئەم جۆرە وێزگە چارەن و سازانە بکات. بەڕێز ئاسو عەبدوڵەتیف نووسەر و چاودێری سیاسی لە ئەستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا بوو. سوپاس بۆ بەشداری و شرۆڤەکانتان. سوپاس.